پیاوێکی قسەزان و بەهەیبەت، شیکەرەوەیەکی ورد و لێزان، شرۆڤەکارێکی شارەزا و پڕزانیاری، عەقید سەلام ئەسعەد. کە ئەمریکا کە ئەم فڕۆکەیەدا بە هەر وڵاتێک شەرتەکە ئەوەیە بۆت نییە دژی حەلیفی من بەکاری بێنی. لەوەتەی زنجیرە چاوپێکەوتنە بە پێزەکەی لە 1964 بڵاوکراوەتەوە بۆتە جێی باس و خواسی گەرمی ناو خەڵک، بە سەدان جار ڤیدیۆکانی شەیر کراونەتەوە و هەزاران کۆمێنتی بۆ نووسراوە، هەمووان پەسنی لێهاتووی و ئەو توانە کەمیۆنەیەی دەدەن. لەناو ئەمانەشدا پرسیارێکی گرنگ ئەوەیە ئەم پیاوە شارەزایە چۆن ئەوەندە وردە لە زانیارە سەربازیەکاندا و چۆن بەم شێوەیە پێشبینیەکانی ڕاست دەردەچن. ڕەنگە ئەم چەندێرە وەڵامی ئەو پرسیارە باوە بداتەوە. عەقید سەلام ئەسعەد ساڵی 1963 لە کەرکووک لەدایک بووە، هەر لە گەنجیەوە خولیایەکی سەیری بۆ بواری فڕۆکەوانی هەبووە و بەردەوام لەو بوارەدا خوێندوێتیەوە و زانیاری کۆکردوێتەوە. بەهۆی ئەو خولیا زۆرەیەوە ساڵی 1970 بۆ خولی ئەفسەرانی هێزی ئاسمانی عێراقی پێشکەشی کردووە، سرەڕای ئەوەی هەموو تاقیکردنەوەکانی بەسەرکەوتووی بڕیوە، بەڵام بەو پێی کورد بووە و ئامادە نەبووە ببێتە بەعسی وەرنەگیراوە. 2 ساڵ دواتر و لە ساڵی 1973 چۆتە ناو سوپای عێراقی و بەهۆی شارەزایی و لێهاتوویەوە ماوەیەکی کەمی ویستووە تا بووە ڕایەنەر و ئەفسەری مەیدانی. کەوتم بیسیە بەڕاستی بیسیە، یعنی قەنەعەت بە 20 دانێ زیاتر نییە. ساڵی 1991 بەشداری ڕاپەڕینەکەی کردووە و سەرپەرشتی دەستەیەکی کردووە لە ئازادکردنی هەولێر و کەرکووک. لە ناوەڕاستی ساڵانی 90ەکان بۆتە بەشێک لە دەستەی ئەفسەرانی هێزی ئۆپۆزیسیۆنی عێراقی و ئەفسەرێکی مەیدانی بووە. دەیان جار لە هەرێمی کوردستانەوە بەنهێنی چۆتە ناوچەکانی ژێر دەسەڵاتی بەعس و گورزی سەربازی وەشاندووە. ساڵی 2003 بەشداری پرۆسەی ئازادکردنی عێراقی کردووە و ساڵی 2009 بە پلەی عەقید خانەنشین کراوە. زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزی و تورکی و فارسی بەباشی دەزانێت. بەهۆی چاودێری و ئاگالێبوونی بەردەوامەوە شارەزایەکی زۆری لە بواری پەرەسەندەکانی فڕۆکەوانی و جۆری چەکە ئاسمانیەکان و سیستەمەکانی بەرگری پەیدا کردووە. باوکی عەقید سەلام بە هەمان شێوە عەقیدی سەربازی بووە و یەکێک بووە لە فەرماندە ئازا و کاریگەرەکان. عەقید ئەسعەد محەممەد قادر شێخبزێنی باوکی پیاوێکی تێکۆشەر و کوردپەروەر بووە و بەشداری شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێی کردووە. لە ناوچەکانی ژێردەسەڵاتی بەعزدا سەرپەرشتی تۆڕێکی فراوانی ڕێخستنە نهێنەکانی کردووە. ساڵی 1993 دەستگای هەواڵگری عێراقی چالاکیەکانی عەقید ئەسعەد شێخبزێنیان ئاشکرا کردووە و بەو هۆیەوە دەستگیر کراوە. سەرڕای ئەوەی نزیکەی ساڵێک لە زیندانی ئەبوغرێب و چەند زیندانێکی تر لەژێر ئەشکەنجەدا بووە، بەڵام هیچ زانیاریەکی نەدرکاندووە و سەرنجام ڕۆژی 3 ئابی 1994 بە فەرمانی سەدام حوسێن لە سێدارە دراوە. شاید حاڵەکانی زیندان دەڵێن بەورەیەکی بەرز و وتنەوەی سرودی ئەیڕەقیبەوە چۆتە بەردەم پەتی سێدارە. ئێستا عەقید سەلامی کوڕی عەقید ئەسعەد ڕاوێژکاری 964 بۆ کاروباری سەربازی و بە شێوەیەکی بەردەوام شرۆڤە بۆ جموجۆڵ و گۆڕانکاری سەربازیەکان دەکات.